حکوومەت هەلی کار بڕەخسێنێ بۆ خەڵکی خوێنکارێکی زۆرمانەیە دەرچوونە و دانە مەزرانە داوای دامەزراندن ناکەن ئەمیش مافێکی سەرەتایی خۆیانە داوایەکەن یەکێکە لە سەرچاوە هەر بەهێزەکانی وڵات بۆ بەهێزکردنی وڵات ئەگەم سەیری دراوسەکانمان بکەین زۆربەی کات ئەو کەلوپەر و ئەو هاوردانێکە لە دەرەوە بۆمان دێت زۆربەی لەلایەنی حکوومەتی خۆیان هاوکاریان دەکرێت ئیمەش هیوادارم لە حکوومەتی نوێیەتی مامەکی زۆر بەلایەنی کشت و کاڵ بدرێم وەک و دەرچوێت داوا دەکەم حکوومەتی هەرێم واز لە هاوڵاتیەکانی خۆی نهێنی هەوڵدا کاریان بۆ بدۆزێتەوە شەر نێ لە کاری حکومی خۆی بەخۆی ئێستا لەبێ حکومەت هاریکاری ئەو فەقیر و فەقاراتە نەدوکە ئەوەی کە شەهادە و تشتیان هەیە و ئەوەی کە چەند سارە بێ کاردانیشتوێ دەبێ یارمەتیان بکە ئەو پرۆژە و تشتانەی کە هەمووی چەند سارە پەکەوتونە هەمووی دەبێ بە هیچ بێختەوە لەبەرەوەی حەقی عالەم نەسووتێتن و عالەم هەمووی بگەیشتە نەتیجەکی ئەم ساڵە وەزعەکە زۆر باشە وەزعی کارەبار باشترە وەزعی هاتووچوو زۆر بە تەنزیمە زۆر تەرتیبی ڕێگاکان یعنی تەرتیب و غەرەمەکانی و ژمێرەکانی هەمووی یعنی باشترە ئێستا